لە ساڵیەدی دامەزراندنی سلێمانیدا ڕەگەزی زەویەک لە دارستانەوە گۆڕا بۆ پرۆژەی نیشتەجێبوون. لە نووسراوێکدا لە ڕۆژنامەی کوردستانی نوێ زمان حاڵی یەکێتی نیشتمانی کوردستاندا بڵاوکراوەتەوە. ئەنجومەنی شارەوانی سلێمانی لە کۆبوونەوەی 22 دەی 2024 ئاسایی خۆیدا بڕیاریدا بە گۆڕینی ڕەگەزی مڵکی ژمارە 2846 کەرتیسەی هۆمەرکوێر کە لە ڕەگەزی دارستان بوو و ڕووبەرەکەی 16.7 ئولک و 43 مەتر دووجایە. لە نووسراوەکەدا هاتووەکە خاوەندارەتی دەگەڕێتەوە بۆ شارەوانی سلێمانی. مڵکی ناوبرا و ڕەگەزەکەی لە دارستانەوە بۆ زەوی دەگۆڕێت دووبارە بە ناوی سەرۆکایەتی شارەوانی سلێمانیەوە تۆمار دەبێتەوە. هەر لە نووسراوەکەی ئەنجومەنی شارەوانی سلێمانیدا هاتووە کە بەکارهێنانی موڵکەکە بەپێی ماستەر پلان و تەرخان دەکرێت بۆ کۆمپانیای چۆمان بۆ پرۆژەی نیشتەجێبوونی سلێمانی سیتی کە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی و بەرهێنانی سلێمانی مۆڵەتی پێدراوە. ئەمەش لە کاتێکدایە کە دوێنێ 13 تشرینی دووەم شاناز ئیبراهیم ئەحمەد خانمی یەکەمی عێراق بە بۆنەی دامەزراندنی شاری سلێمانی ڕایگەیاند. خەم لەوە دەخۆم کە لە چەند ساڵی داهاتوودا گۆیژەبوونی نامێنێت. وتیشی من ناڵم بە ئاوەدانی نەبێت، بەڵام ئایا ئەم شێوازی ئاوەدانیە گونجاوە کە گیراوەتە بەر؟ گردی مامەیارە ناوچەیەکی گرنگ و استراتیژی سلێمانیە و بەستیەکانی شارەکە ناسراوە، هەروەها ڕۆڵێکی گەورەی هەیە لە پاگراگرتنی هەوای شارەکە. بەڵام ماوەی چەند ساڵێکە بەرپرسانی شارەکە بە بیانووی دروستکردنی پرۆژەی نیشتەجێبوون سەرقاڵی گۆڕینی ڕەگەزی ئەو ناوچە گرنگانن و تا بێت ڕووبەری شاخ و سەوزایی لەو شارە دەگۆڕێت بۆ قیر و چیمەنتۆ.